نامەی پۆڵس بۆ کڵێساکانی گەلاتیا بەشی یەکەم. لە پۆڵسەوە ئەوەی نە لەلایەن خەڵک و نە بەهۆی مرۆڤێکەوە نێردراوە، بەڵکو لەلایەن عیسای مەسیح و خودای باوکەوە کە لە نێو مردووان هەڵیستاندەوە، هەروەها هەموو ئەو برایانەی لەگەڵمدان بۆ ئەو کڵێسایانەی لە گەلاتیان، با نیعمەت و ئاشتی لە خودای باوکمان و عیسای مەسیحی خاوەن شکۆوە لەگەڵتان بێت، ئەوەی لە پێناوی گوناهەکانمان خۆی بەخشی، تاکو بە گوێرەی خواستی خودای باوکمان لەم دنیایە خراپەی ئێستا ڕزگارمان بکات، هەتا هەتایە شکۆمەندی بۆ ئەوە. ئامین. مژدەیەکی دیکە نییە. پێم سەیرە چۆن وا بە خێرایی لەوەی بە نیعمەتی مەسیح بانگی کردوون بۆ مزگێنیەکی دیکە وەردەگەڕێن. مزگێنیەکی دیکە بوونی نییە، بەڵکو هەندێک کەس دەیانەوێت سەرتان لێ بشێوێنن و پەیامی مزگێنی مەسیح بگۆڕن. بەڵام تەنانەت ئەگەر ئێمە یان فریشتەی ئاسمان مزگێنیەکمان پێدان، جگە لەو مزگێنیەی ئێمە پێماندان با نەفرەتی لێبێت. وەک پێشتر پێمان گوتوون، ئێستاش پێتان دەڵێمەوە ئەگەر کەسێک مزگێنیەکی پێدان جگە لەوەی پەسەندتان کردووە با نەفرەتی لێبێت. ئایا ئێستا بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خەڵک هەوڵ دەدەم یاخود ڕەزامەندی خوددا، یان ئایا داوای ئەوە دەکەم خەڵک ڕازی بکەم؟ ئەگەر هەتا ئێستا خەریکی ڕازیکردنی خەڵک بوومایە، ئەوە نەدەبوومە بەندەی مەسیح. چۆن پۆڵس بوو بە نێردراو؟ پێتان دەڵێم خوشکان برایان، ئەو پەیامەی ئینجیل کە جاڕم بۆی داوە لە مرۆڤەوە نییە، لە کەسیشم وەرنەگرتووە و فێریش نەکراوم، بەڵکو بە ئاشکراکردنی عیسای مەسیح وەرم گرتووە. بێگومان سەربوردەی منتان بیستووە لە جوولەکایەتی کە چۆن دڕندانە کڵێسای خودام چەوساندەوە و هەوڵمدا لە ناوی ببەم. لە جوولەکایەتی پێش زۆربەی خەڵک کەوتم لەنەوەی خۆم، زۆر دڵگەرمتر بووم لەوان بۆ دابوو نەریتی باوکان. بەڵام کاتێک خوددا کە لەسکی دایکمەوە تەرخانی کردم، بە نیعمەتی خۆی بانگی کردم، خۆشحاڵ بوو کوڕەکەی لە مندا دەربکەوێت، تاکو لە ناو نەتەوەنا جوولەکەکاندا مژدە بدەم. لەو کاتەدا دەست بەجێ ڕاوێژم بە کەس نەکرد، سەر نەکەوتمە ئۆرشەلیم بۆ لای ئەوانەی پێش من نێردراو بوون، بەڵکو ڕۆیشتم بۆ عەرەبستان و دیسان گەڕامەوە دیمەشق. ئینجا دوای 3 ساڵ سەرکەوتمە ئۆرشەلیم بۆ ئەوەی پەترۆس بناسم، 15 ڕۆژ لای ئەو مامەوە. بەڵام جگە لە یاقوبی برای عیسای خاوەن شکۆ هیچ نێردراوێکی دیکەم نەبینی. خوددا دەزانێت ئەوەی بۆتان دەنووسم درۆ نییە. دوایی چوومە هەرێمەکانی سووریا و کیلیکیا، بەڵام هێشتا لە لای کڵێساکانی یەهودیا کە سەر بە مەسیحن بە ڕوخسار نەناسراو بووم. تەنها بیستبوویان ئەوەی جاران ئێمەی دەچەوساندەوە ئێستا مژدەی ئەو باوەڕە دەدات کە جاران لە ناوی دەبرد. ئیتر بەهۆی منەوە ستایشی خودایان دەکرد. بەشی دووەم. ڕازیبوون بە خزمەتی پۆڵس. دوای 14 ساڵ لەگەڵ بەرناباس گەڕامەوە ئۆرشەلیم و تیتۆسیشم لەگەڵ خۆم برد. گەڕانەوەکەم بە گوێرەی ئاشکراکردنێک بوو ئەو پەیامەی ئینجیل کە لە نێو نەتەوەکان جاڕی دەدەم، تەنها خستمە بەردەم گەورە پیاوانی کڵێسا، تاکو ئەوەی بۆی ڕادەکەم و ڕام کردووە بە فیڕۆ نەڕوات. بەڵام هەرچەندە تیتۆس کە لەگەڵم بوو یۆنانی بوو، زۆریان لێ نەکرد خەتەنە بکرێت. ئەم بابەتە لەوەوە سەری هەڵدا، هەندێک برایانی درۆزن دزەیان کردبووە ناومان، هاتبوون بمانکەن بە کۆیلا لە ڕێگەی سیخوڕیکردن
لەسەر ئەم ئازادیەی کە بەهۆی یەکبوونمان لەگەڵ عیسای مەسیح هەمانە. بۆ کاتژمێرێکیش ملکەتیان نەبووین تاکو ڕاستی ئینجیل لەگەڵتان بمێنێتەوە. بەڵام ئەوانەی بە گەورە پیاو دادەنران هەرچیەک بن بەلای منەوە گرنگ نییە، چونکە خوددا تەماشای ڕواڵەتی مرۆڤ ناکات. ئەوان هیچیان بۆ پەیامەکەم زیاد نەکرد، بەڵکو بە پێچەوانەوە بینیان کە پەیامی ئینجیل بۆ ناجوولەکەکان بە من سپێردراوە، هەروەک پەیامی ئینجیل بۆ جوولەکەکان بە پەترۆس سپێردراوە، چونکە خوددا بەهۆی پەترۆسەوە وەک نێردراو بۆ جوولەکەکان کاری دەکرد، لە منیشدا بۆ ناجوولەکەکان کاری دەکرد. کاتێک یاقوب و پەترۆس و یۆحەنا کە بە کۆڵەکە دانرابوون بەم نیعمەتەیان زانی کە بە من دراوە، ئەوسا ئەوان دەستی ڕاستی هاوبەشیان بۆ من و بەرناباس درێژ کرد، تاکو ئێمە بۆ لای نەتەوەکان بچین و ئەوانیش بۆ لای جوولەکەکان بچن. تەنها داوایان کرد هەژاران لە یاد نەکەین، ئەمەش شتێکە هەمیشە کۆششم بۆی کردووە. سەرزەنشتکردنی پەترۆس. بەڵام کاتێک پەترۆس هاتە ئەنتاکیا، ڕوبەڕوو بربەرەکانیم کرد لەبەر ئەوەی گلەیی لەسەر بوو، چونکە پێش ئەوەی کەسانێک لە لای یاقوبەوە بێن، ئەو لەگەڵ ناجوولەکەکان نانی دەخوارد. بەڵام کاتێک ئەوان هاتن، لە ترسی ئەو تاقمەی کە دەڵێن دەبێ باوەڕدار خەتەنە بکرێت، خۆی کێشایەوە. جوولەکەکانی دیکەش لەگەڵیدا دەستیان بە دووڕووی کرد، تەنانەت بەرناباسیش بە دووڕووییان چەواشە بوو. کاتێک بینیم بە گوێرەی ڕێگای ڕاستی پەیامی ئینجیل ناڕۆن، لە بەرچاوی هەمووان بە پەترۆسم گوت: ئەگەر تۆ جوولەکەی وەک ناجوولەکە دەژیت نەک وەکو جوولەکە، ئیتر چۆن ناجوولەکەکان ناچار دەکەیت نەریتی جوولەکەکان پەیڕەو بکەن؟ ئێمە بە جوولەکەی لەدایک بووین و لە نەتەوە گوناهبارەکان نین. دەزانین مرۆڤ بە کارکردن بە شەریعەت بێتاوان ناکرێ، بەڵکو بە باوەڕ بە عیسای مەسیح. جا ئێمە باوەڕمان بە عیسای مەسیح هێنا تاکو بە باوەڕ بە مەسیح بێتاوان بکرێین. ئەمەش نەک بەکارکردن بە شەریعەت، چونکە لە ڕێی کارکردن بە شەریعەت کەس بێتاوان ناکرێت. بەڵام ئەگەر ئێمە لە هەوڵدانمان بۆ بێتاوان بوون بە مەسیح خۆمان دۆزیەوە کە گوناهبارین، ئیتر ئایا مەسیح خزمەتکاری گوناهە؟ بێگومان نەخێر. ئەگەر من شتێک بنیاد بنێمەوە کە لە پێشدا تێکمدا بێت، ئەوە دەیسەلمێنم سەرپێچی کارم، چونکە لە ڕێگەی شەریعەت بۆ شەریعەت مردم تاکو بۆ خوددا بژیم. من لەگەڵ مەسیح لە خاچ درام، ئیتر من نیم ئەوەی دەژیێت، بەڵکو مەسیحە لە مندا دەژیێت. ئێستاش کەوا بەجەستە دەژیم، ئەوە بە باوەڕ بە کوڕی خوددا دەژیم، ئەوەی منی خۆشویست و خۆی کردە قوربانی بۆ من. من نیعمەتی خوددا پوچەڵ ناکەمەوە، چونکە ئەگەر بێتاوان بوون بە شەریعەت بوایە، ئەوە مردنی مەسیح بێسوود دەبوو. بەشی سێیەم: باوەڕ یان بە جێگەیاندنی شەریعەت. ئەی گەلاتیاییە گوێلەکان، کێ جادووی لێ کردوون؟ لە پێش چاوتان وێنەی عیسای مەسیح بە لە خاچدراوی کێشرا. تەنها دەمەوێ ئەوەتان لێ فێر بم: ئایا بەهۆی کارکردن بە شەریعەت ڕۆحی پیرۆزتان وەرگرت، یاخود بەهۆی باوەڕ بەوەی بیستتان؟ ئایا هەتا ئەم ڕادەیە گوێلن؟ ئێوە کە بەهۆی ڕۆحی پیرۆزەوە دەستان پێکرد، ئایا ئێستا دەتانەوێت بەهۆی جەستەوە کۆتایی پێبهێنن؟ ئایا لە خۆڕایی ئەوەندە ئازارتان چێشت؟ ئایا بەڕاستی لە خۆڕایی بوو؟ ئەوەی ڕۆحتان پێدەبەخشێت و لە نێوتاندا پەرجوو دەکات، ئایا بەهۆی کارکردنە بە شەریعەت یاخود بەهۆی باوەڕە بەوەی بیسترا؟ وەک چۆن ئیبراهیم باوەڕی بە خوددا هێنا و ئەمەشی بە ڕاست و دروستی بۆ دانرا،
جا بزانن ئەوانەی لە باوەڕدان نەوەی ئیبراهیمن. نووسراوە پیرۆزەکە پێشتر بینیویەتی کە خودا نەتەوەکان بەهۆی باوەڕ بێتاوان دەکات. پێشتر مژدەی بە ئیبراهیمدا پێی فەرموو هەموو نەتەوەکان لە ڕێگەی تۆوە بەرەکەتدار دەبن، کەواتە ئەوانەی باوەڕدارن لەگەڵ ئیبراهیمی باوەڕدار بەرەکەتدار دەبن. هەموو ئەوانەی پشت بە کرداری شەریعەت دەبەستن لە ژێر نەفرەتن، چونکە نووسراوە هەر کەسێک لە هەموو نووسراوی پەرتووکەکانی تەورات نەچەسپێت بۆ پەیڕەوکردن نەفرەت لێکراوە. ئاشکرایە لە بەرامبەر خودا کەس بە شەریعەت بێتاوان ناکرێت، چونکە ئەوەی ڕاست و دروستە بە باوەڕ دەژیێت. بەڵام شەریعەت پشت بە باوەڕ نابەستێت، بەڵکو ئەو کەسەی پەیڕەویان بکات بەهۆیانەوە دەژیێت. مەسیح ئێمەی لە نەفرەتی شەریعەت کڕیەوە بەوەی لە پێناوماندا بووە نەفرەت، چونکە نووسراوە هەر کەسێک لەسەر دار هەڵبواسرێت نەفرەت لێکراوە. ئەو ئێمەی کڕیەوە بۆ ئەوەی لە ڕێگەی عیسای مەسیحەوە بەرەکەتی ئیبراهیم بۆ نەتەوەکان بێت، تاکو بەهۆی باوەڕەوە بەڵێنی ڕۆحی پیرۆز بەدەست بهێنین. پەیمانی خودا و شەریعەت. خوشکان برایان، با نمونەیەکی مرۆڤانەتان بۆ بهێنمەوە. ئەگەر یەکێک پەیمانێکی مۆرکراوی پێبێت، کەس ناتوانێت بەتاڵی بکاتەوە یاخود شتێکی بخاتە سەر، هەروەک بەڵێنەکان بۆ ئیبراهیم و نەوەکەی گوتراوە. نووسراوە پیرۆزەکە نافەرموویەت با نەوەکان وەک ئەوەی زۆر بن، بەڵام بەنەوەی تۆ، واتە یەک، ئەوەی مەسیحە. مەبەستم ئەمەیە، ئەو شەریعەتەی پاش 430 ساڵ هات، پەیمانی چەسپاوی پێشووی خودا هەڵناوەشێنێتەوە تاکو بەڵێنەکە بشکێنێت. چونکە ئەگەر میرات بەهۆی شەریعەتەوە هەبێت، ئیتر بەهۆی بەڵێنەوە نییە، بەڵام خودا بە نیعمەتی خۆی بەڵێنی بە ئیبراهیمدا. مەبەستی شەریعەت. کەواتە شەریعەت بۆ چییە؟ بەهۆی پێشێلکردنەکانەوە زیاد کراوە، هەتا ئەو کاتەی نەوەی بەڵێن پێدراو دێت. لە ڕێگەی فریشتەکان بەدەستی پەیوەندی ڕێکخەرێک ڕێکخرا. پەیوەندی ڕێکخەر تەنها نوێنەری یەکلایەن نییە، بەڵام خودا یەکە. ئایا تەورات لە دژی بەڵێنەکانی خودایە؟ حاشا، چونکە ئەگەر شەریعەتێک هەبوایە بتوانێت ژیان ببەخشێت، ئەوە ڕاست و دروستی بە شەریعەتی تەورات دەبوو. بەڵام نووسراوە پیرۆزەکە هەمووی کردووەتە بەندەی گوناه، تاکو ئەو بەڵێنەی لە ڕێگەی عیسای مەسیحەوە و بەهۆی باوەڕەوە دراوە بۆ ئەوانە بێتەدی کە باوەڕ دەهێنن. پێش ئەوەی باوەڕ بێت، لەلایەن تەوراتەوە بەند کرابووین، لە ژوورەوە کرابووین هەتا ئاشکراکردنی باوەڕەکەی داهاتوو. تەورات پەروەردەی دەکردین تاکو بمان هێنێت بۆ لای مەسیح، بۆ ئەوەی بە باوەڕ بێتاوان بکرێین. بەڵام دوای هاتنی باوەڕ ئێمە ئیتر لە ژێر سایەی تەمبێکار نین. ڕۆڵەکانی خودا. هەمووتان لە ڕێگەی باوەڕەوە ڕۆڵەی خودان بەو یەکبوونەی کە لەگەڵ عیسای مەسیحدا هەتانە، چونکە کاتێک لە ئاو هەڵکێشران هەمووتان لەگەڵ مەسیح یەکتان گرت و مەسیحتان وەک جلوبەرگێک لەبەر کرد. جوولەکە و ناجوولەکە نییە، کۆیلە و ئازاد نییە، ژن و پیاو نییە، چونکە هەمووتان بەهۆی یەکبوونتان لەگەڵ عیسای مەسیح یەکن. جا ئەگەر ئێوە هی مەسیح بن، ئەوە لەنەوەی ئیبراهیمن و بە گوێرەی بەڵێنەکە میراتگرن. بەشی چوارەم. دەمەوێت ئەمەتان پێ بڵێم، ئەگەر میراتگر ناکام بێت، جیاوازی نابێت لەگەڵ کۆیلە، هەرچەندە میراتگرەکە خاوەنی هەموو میراتەکەیە. بەڵام لە ژێر دەسەڵاتی سەرپەرشتیکار و سەرکاردا دەمێنێتەوە هەتا ئەو ماوەیەی کە باوکی دیاری کردووە. ئێمەش بە هەمان شێوە کاتێک ناکام بووین، کۆیلەی دەستی بنەما سەرەکیەکانی جیهان بووین.
بەڵام کە کاتی تەواوی خۆی هات، خوددا کوڕی خۆی نارد لە ژنێک لەدایک بوو لە سایەی شەریعەتی تەورات لەدایک بوو بۆ ئەوەی ئەوانە بکڕێتەوە کە لە سایەی شەریعەتدان تاکو وەک ڕۆڵە لە خۆگرتنەوە بەدەست بهێنین. لەبەر ئەوەی ئێوە ڕۆڵەی خوددان، خوددا ڕۆحی کوڕەکەی خۆی ناردە دڵتانەوە، بە هاوارەوە دەیفەرموو بابە باوکە، کەواتەی تر کۆیلە نیت، بەڵکو ڕۆڵەی ئەویت. ئەگەر ڕۆڵەش بیت، ئەوە خوددا تۆی کردووەتە میراتگر. سەرسوڕمانی پۆلس. بەڵام ئەو کاتەی کە خودداتان نەدەناسی، کۆیلەی ئەوانە بوون کە بە سروشت خوددا نین، بەڵام ئێستا خوددا دەناسن، ڕاستریش لە لای خودداوە ناسران. ئایا چۆن دیسان دەگەڕێنەوە لای بنەما سەرەکیە لاواز و هەژارەکان؟ ئایا دەتانەوێ سەر لە نوێ ببنەوە کۆیلەی ئەوانە؟ ئایا بایەخ بە ڕۆژ و مانگ و وەرز و ساڵی تایبەت دەدەن؟ دەترسم بە خۆڕایی لە پێناوتان ماندوو بوو بم. خوشکان، برایان، لێتان دەپاڕێمەوە وەکو من بن، چونکە من خۆم وەکو ئێوەم لێهات، هەڵەتان لەگەڵم نەکردووە. هەروەک دەزانن بەهۆی نەخۆشیەکەمەوە بوو کە یەکەم جار مژدەم پێدان. نەخۆشیەکەم تاقیکردنەوەیەکی ئاسان نەبوو بۆتان، بەڵام بە چاوێکی سووک سەیرتان نەکردم و ڕقتان لێم نەبووەوە، بەڵکو وەک فریشتەی خوددا، وەک عیسای مەسیح پێشوازیتان لێکردم. ئەو خۆشیەتان چی بەسەر هات؟ چونکە شایەتیتان بۆ دەدەم، ئەگەر بتانتوانیایە چاوی خۆتان دەردەهێنا و دەتاندامێ. ئایا ئێستا بوومەتە دوژمنی ئێوە چونکە ڕاستیتان پێدەڵێم؟ ئەوانەی کە دڵگەرمن بۆ ئێوە نیازیان باش نییە، چونکە دەیانەوێت لە ئێمەتان بترازێنن تاکو بۆ ئەوان دڵگەرم بن. دڵگەرمی شتێکی باشە ئەگەر هەموو کاتێک بە مەبەستێکی پاک بێت، نەک تەنها ئەو کاتەی من لەگەڵتانم. ڕۆڵە خۆشەویستەکانم، جارێکی دیکە لە پێناوتاندا ژانی منداڵبوون دەچێژم هەتا وێنەی مەسیح لە ژیانتاندا بەرجەستە دەبێت. بەڵام دەمویست ئێستا لەگەڵتان بم بۆ ئەوەی بە شێوەیەکی دیکە لەگەڵتان بدوێم، چونکە سرم لە ئێوە سوڕماوە. نمونەی هاجەر و سارا. ئەی ئەوانەی حەز دەکەن لە ژێر سایەی شەریعەتدا بن، پێم بڵێن ئایا تەورات نابیستن؟ چونکە نووسراوە کە ئیبراهیم دوو کوڕی هەبووە، یەکێکیان لە کۆیلەکە، ئەوی دیکەیان لە ئازادەکە. ئەوەی لە کۆیلەکە بوو بە گوێرەی جەستە لەدایک بوو، بەڵام ئەوەی لە ئازادەکە بە بەڵێن بووە. هەموو ئەمانەش هێمان، چونکە ئەو دووژنە دووپەیمانەکەن، یەکێکیان لە شاخی سیناوەیە بۆ کۆیلایەتی منداڵی دەبێت، ئەوەش هاجەرە. هاجەر هێمایە بۆ شاخی سینا لە عەرەبستان، ئەو ئۆرشەلیمەی ئێستا دەنوێنێت، ئەویش لەگەڵ منداڵەکانی کۆیلەن. بەڵام ئۆرشەلیمی سەرەوە ئازادە، دایکی ئێمەیە، چونکە نووسراوە ئەی نەزۆک دڵشاد بە، ئەی ئەوەی منداڵت نەبووە، ئەی ئەوەی ژانت نەگرتووە، لە خۆشیدا بەدەنگی بەرز هاوار بکە، چونکە منداڵی ژنی بەجێهێڵراو زیاترن لەوەی مێردی لەگەڵیەتی. بەڵام ئێوە خوشکان و برایان وەک ئیسحاق منداڵی بەڵێنن. جا چۆن لە کاتێکدا ئەوەی بە گوێرەی جەستە لەدایک بوو، ئەوەی چەوساندەوە کە بە گوێرەی ڕۆحی پیرۆز لەدایک ببوو، ئێستاش ئاوایە. بەڵام نووسراوە پیرۆزەکە چی دەفەرموێ؟ کەنیزەکە و کوڕەکەی دەربکە، چونکە کوڕی کەنیزەکە لەگەڵ کوڕی ئازادەکە نابێتە میراتگر. کەواتە ئەی خوشک و برایان، ئێمە منداڵی کۆیلەکە نین، بەڵکو هی ئازادەکەین. بەشی پێنجەم. ئازادی بە مەسیح. مەسیح ئازادی کردین تاکو بە ئازادی بژین، بۆیە چەسپاو بن و جارێکی دیکە ملکەچی نیری کۆیلایەتی مەبن. ئاگادار بن، من پۆلسم پێتان دەڵێم، ئەگەر ڕێ بدەن خەتەنە بکرێن، ئەوە مەسیح هیچ سوودێکی بۆتان نابێت.
دیسان شایەتی دەدەم هەر مرۆڤێک ڕێبدات خەتەنە بکرێت دەبێت کار بە هەموو شەریعەت بکات. ئەی ئەوانەی دەتانەوێت بە شەریعەت بێتاوان بکرێن، ئەوە لە مەسیح جیابوونەوە و لە نیعمەتی خوددا کەوتن. بەڵام ئێمە لە ڕێگەی ڕۆحی پیرۆزەوە بە باوەڕ چاوەڕێی هیوای ڕاست و دروستین. بە یەکبوون لەگەڵ عیسای مەسیحدا خەتەنەکردن یان نەکردن هیچ سوودێکی نییە، بەڵکو ئەو باوەڕە گرنگە کە بە خۆشەویستی کار دەکات. باش ڕاتان دەکرد کێ ڕێی لێگرتن تاکو گوێڕایەڵی ڕاستی نەبن. ئەم بیر و باوەڕە لەلایەن ئەوەوە نییە کە بانگتان دەکات. هەویرترشێکی بچووک هەموو هەویرەکە هەڵدێنێت. لەبەر ئەوەی ئێمە لەگەڵ مەسیح یەکین، دڵنیام کە بە شێوەیەکی دیکە بیر ناکەنەوە. ئەوەی بتان شێوێنێ سزای خۆی وەردەگرێت، جا هەر کەسێک بێت. بەڵام خوشکان، برایان، ئەگەر هەتا ئێستا من خەتەنەکردن ڕادەگەیەنم، ئیتر بۆچی هەتا ئێستا دەچەوسێمەوە؟ ئەگەر وا بێت کۆسپی خاچ لادراوە. خۆزگە ئەو کەسانە دەخەسێنران کە دەتان شێوێنن. ئەی خوشک و برایانم، ئێوە بۆ ئازادی بانگ کراون، بەڵام ئازادی مەقۆزنەوە بۆ ڕازیکردنی سروشتی دنیایی، بەڵکو بە خۆشەویستی خزمەتی یەکتری بکەن. چونکە تەورات هەمووی لە یەک ڕاستپار دەدادێتە دی، نزیکەکەت وەک خۆت خۆش بوێت. ئەگەر پەلاماری یەکتری بدەن و یەکتری بخۆن، ئاگادار بن یەکتری لە ناو نەبن. ڕۆح و جەستە. پێتان دەڵێم بە ڕۆحی پیرۆز بژین، ئینجا ئارەزووی سروشتی دنیایی تێر ناکەن، چونکە ئارەزووی سروشتی دنیایی لە دژی ڕۆحەکەیە، ڕۆحەکەش لە دژی سروشتی دنیاییە. هەریەکەیان بربەرەکانیەی ئەوی دیکە دەکات، تاکو ئەوە نەکەن کە دەتانەوێت. بەڵام ئەگەر ئێوە بە ڕۆحەکە بەڕێوە بچن، ئەوە لەژێر سایەی شەریعەت دانین. ئێستا کردەوەکانی سروشتی دنیایی مرۆڤ ڕوونن، ئەوانیش داوێن پیسی، گڵاوی، بەڕەڵایی، بتپەرستی، جادوگەری، دوژمنایەتی، یاخیبوون، دڵپیسی، تووڕەبوون، خۆپەرستی، دووبەرەکی، ناکۆکی، چاوپیسی، سەرخۆشی، ڕابواردن، شتی دیکەی وەک ئەمانە. ئاگادارتان دەکەمەوە وەک پێشتر ئاگادارم کردوونەتەوە، ئەوانەی ئەو کارانە دەکەن نابنە میرات گری شانشینی خوددا. بەڵام بەرووبوومی ڕۆحی پیرۆز ئەمەیە: خۆشەویستی، خۆشی، ئاشتی، ئارامگرتن، نیانی، چاکە، دڵسۆزی، دڵنەرمی و بەسەرخۆدا زاڵبوون. شەریعەت نییە لە دژی ئەمانە بێت. بەڵام ئەوانەی هی عیسای مەسیحن، سروشتی دنیاییان لەگەڵ حەز و ئارەزووەکانیان لە خاچ داوە. ئەگەر بە ڕۆحی پیرۆز بژین، با هەنگاوەکانی ڕۆحەکەش بپارێزین. با لە خۆبایی نەبین، یەکتری تووڕە نەکەین، ئیرەیی بە یەکتر نەبین. بەشی شەشەم: باری یەکتری هەڵگرن. خوشکان، برایان، ئەگەر کەسێک تووشی گوناهێک بوو، با ئێوەی ڕۆحانی کەسی ئاوا بە ڕۆح نەرمی ڕاست بکەنەوە. سەیری خۆشت بکە، نەوەک تۆش تاقی بکرێیتەوە. باری یەکتری هەڵگرن و بەم شێوەیە شەریعەتی مەسیح بهێن نەدی. ئەگەر یەکێک خۆی بە شتێک زانی، بەڵام لە ڕاستیدا هیچ نەبوو، ئەوە خۆی هەڵدەخەڵەتێنێت. بەڵام با هەر یەکە کرداری خۆی تاقی بکاتەوە، ئەوسا با تەنها شانازی بەخۆیەوە بکات، نەک بە کەسێکی دیکەوە، چونکە هەر کەسێک باری خۆی هەڵدەگرێت. ئەو کەسەی فێری وشەی خوددا دەکرێت، دەبێت فێرکارەکەی لە هەموو شتێکی باشدا بەشدار بکات. خۆتان هەڵمەخەڵەتێنن، خوددا گاڵتەی پێناکرێت. مرۆڤ چی بچێنێت، ئەوە دەدروێتەوە. ئەوەی بۆ سروشتی دنیایی خۆی بچێنێت، گەندەڵی لە سروشتی دنیایی دەدروێتەوە، بەڵام ئەوەی بۆ ڕۆحی پیرۆز بچێنێت، لە ڕۆحەکەوە
ژیانی هەتاهەتایی دەدروێتەوە. کەواتە با لە چاکەکاری نەکەوین، چونکە ئەگەر ورە بەرنەدەین لە کاتی خۆیدا دروێنەی دەکەین. اینجا هەروەک دەرفەتمان هەیە با چاکە لەگەڵ هەمووان بکەین، بە تایبەتی لەگەڵ خێزانی باوەڕداران. بوونەوەرێکی نوێ. سیر بکەن ئەو پیتانە کە بەدەستی خۆم نووسیومە چەندە گەورن. ئەوانەی دەیانەوێت لە جەستەدا ڕواڵەتێکی چاک دروست بکەن، ئەوانە ناچارتان دەکەن خەتەنە بکرێن تەنها تاکو لەبەر خاچی مەسیح نەچەوسێنرێنەوە. ئەوانەی خەتەنە کراون شەریعەتی تەورات پەیڕەو ناکەن، تەنها دەیانەوێت ئێوە خەتەنە بکرێن تاکو شانازی بە جەستەی ئێوەوە بکەن. لە من بە دوور بێت شانازی بە هیچ شتێکەوە بکەم جگە لە خاچی عیسای مەسیحی خاوەن شکۆمان کە بەهۆیەوە جیهان بۆ من لە خاچ دراوە، منیش بۆ جیهان. چونکە نەخەتەنەکردن سوودی هەیە و نە خەتەنە نەکردنیش، بەڵکو بەدیهێنراوی نوێ. با ئاشتی و بەزەیی بۆ هەموو ئەوانە بێت کە ئەم یاسایە پەیڕەو دەکەن بۆ گەلی ئیسرائیلی خوداش. ئیتر با کەس گرفتم بۆ دروست نەکات، چونکە نیشانەکانی عیسام لە لەشدا هەڵگرتووە. خوشکان و برایان، با نیعمەتی عیسای مەسیحی خاوەن شکۆمان لەگەڵ ڕۆحتان بێت. ئامین. نامەی پۆڵس بۆ باوەڕدارانی ئەفەسۆس. بەشی یەکەم. لە پۆڵسەوە کە بەخواستی خوددا نێردراوی عیسای مەسیحە بۆ گەلی پیرۆزی خوددا لە شاری ئەفەسۆس، بۆ ئەوانەی کە بە یەکبوون لەگەڵ عیسای مەسیحدا دڵسۆزن، با نیعمەت و ئاشتی لە خودای باوکمان و عیسای مەسیحی خاوەن شکۆوە لەگەڵتان بێت. بەرەکەتی ڕۆحی لە ڕێگەی یەکبوون لەگەڵ مەسیح. ستایش بۆ خوددا باوکی عیسای مەسیحی خاوەن شکۆمان کە ئێمەی بە یەکبوون لەگەڵ مەسیحدا بە هەموو بەرەکەتێکی ڕۆحی لە شوێنەکانی ئاسماندا بەرەکەتدار کردووە، وەک پێشدا مەزراندنی جیهان بە یەکبوونمان لەگەڵ مەسیحدا هەڵی بژاردین تاکو لە بەردەمی پیرۆز و بێگلەیی بین. پێشتر بە خۆشەویستی ئێمەی دیاری کرد تاکو لە ڕێگەی عیسای مەسیحەوە بە گوێرەی خواستی خۆشحاڵانەی وەکو منداڵی خۆی لە خۆیمان بگرێتەوە. ئەمەش دەبێتە مایەی ستایشکردنی نیعمەتە شکۆدارەکەی کە بە یەکبوون لەگەڵ مەسیحی خۆشەویستیەوە بە خۆڕایی پەیداوین. ئێمە بە یەکبوون لەگەڵ مەسیحدا و بەهۆی خوێنی ئەوەوە کردراینەوە، واتە لێخۆشبوونی گوناهمان وەرگرت بە گوێرەی دەوڵەمەندی نیعمەتەکەی، ئەوەی بەو پەڕی دانایی و تێگەیشتنەوە بە سەرمانی داباراند. نهێنی خواستی خۆی پێناساندین بە گوێرەی خۆشحاڵی خۆی کە لە ڕێگەی مەسیحەوە مەبەستی بوو بۆ بەجێگەیاندنی لە تەواوی زەمانەدا تاکو هەموو شتێک لە زەوی و ئاسمان لە ژێر دەسەڵاتی مەسیحدا و لە ڕێگەی ئەوەوە یەک بخات. خوددا پێشوەخت بە یەکبوون لەگەڵ مەسیحدا ئێمەی هەڵبژارد تاکو بە گوێرەی پلانەکەی بۆ ئەو بین. خوددا هەموو شتێک بە گوێرەی مەبەست و ویستی خۆی بەڕێوە دەبات بۆ ئەوەی ئێمە کە یەکەمین بووین هیوای خۆمان بە مەسیحەوە گرێ بدەین، ببینە مایەی ستایشکردن بۆ شکۆی مەسیح. هەروەها ئێوە کاتێک گوێتان لە پەیامی ڕاستی گرت کە مزگێنی ڕزگاریتانە، خوددا ئێوەی لەگەڵ مەسیحدا کرد بە یەک، چونکە کاتێک باوەڕتان هێنا ڕۆحی پیرۆزی بەڵێن پێدراو وەک مۆرێک دەستنیشانی کردن. ڕۆحی پیرۆزیش پێشەکی دەستەبەری میراتەکەمانە بۆ کڕینەوەی گەلی تایبەتی خوددا بۆ ستایشکردنی شکۆیەکەی. نوێژ بۆ ڕۆحی دانایی. لەبەر ئەم هۆیە
کاتێک منیش باوەڕی ئێوەم بیست بە عیسای خاوەن شکۆ و خۆشەویستیتان بۆ هەموو گەلی پیرۆزی خودا، بێوەستان لە پێناوتاندا سوپاسی خودا دەکەم، لە نوێژەکانمدا یادتان دەکەم. داوا دەکەم لە باوکی شکۆدار کە خودای عیسای مەسیحی پەروەردگارمانە ڕۆحی دانایی و ئاشکراکردنتان بداتێ هەتا بتوانن بە شێوەیەکی دروست بیناسن. نزا دەکەم بیرهۆشتان ڕووناک بێتەوە تاکو بزانن چییە ئەو هیوایەی ئێوەی بۆ بانگ کراون، هەروەها لە شکۆ و دەوڵەمەندی میراتەکەی بۆ خوشک و برا پیرۆزەکان تێبگەن، هەروەها گەورەی بێسنووری هێزەکەشی بۆ ئێمە کە باوەڕدارین. ئەم هێزە هەمان ئەو توانامەزنەیە کە خودا بەکاری هێنا ئەو کاتەی کە مەسیحی لە نێو مردووان هەستاندەوە و لە دەستە ڕاستی خۆی لە شوێنەکانی ئاسماندا داینا، لە سەرووی هەموو فەرمانڕەوا و حوکمڕان و هێز و دەسەڵاتێک و هەموو ئەوانەی ناویان هەیە نەک تەنها لەم دنیایە بەڵکو لەو دنیاش. خودا هەموو شتێکی خستە ژێر پێیەکانی، لە سەرووی هەموو شتێکدا کردیە سەر بۆ کڵێسا کە جەستەی مەسیحە، واتە پڕی ئەو بە هەموو شێوەیەک هەموو گەردوون پڕ دەکات. بەشی دووەم، زیندووبوونەوە لەگەڵ مەسیح. ئێوەش بەهۆی خراپە و گوناهەکانتانەوە مردبوون کە پێشتر تێیدا دەژیان کاتێک پەیڕەوی ڕێبازی ئەم جیهانە و سەرۆکی دەسەڵاتی هەواتان دەکرد، ئەو ڕۆحەی ئێستا لە یاخی بوواندا کار دەکات. ئێمەش هەموو لەوان بووین، لە هەوەسەکانی سروشتی دنیاییماندا دەژیاین، بەخواستەکانی ئەم سروشتە و بیرەکانیمان دەکرد، وەکو خەڵکی دیکە بە سروشت شایانی تووڕەیی خودا بووین. بەڵام خودا کە دەوڵەمەندە لە بەزەیی لەبەر ئەو خۆشەویستیە مەزنەی بۆ ئێمەی دەربڕیوە، ئێمە کە بەهۆی گوناهەکان مردبووین لەگەڵ مەسیح زیندوی کردینەوە، بە نیعمەت ڕزگارتان بووە. خودا ئێمەی لەگەڵ عیسای مەسیحدا هەستاندەوە و بەهۆی یەکبوون لەگەڵ ئەودا لە شوێنەکانی ئاسمان دایناین، تاکو لە دنیای داهاتوو دەوڵەمەندی نیعمەتی بێهاوتای خۆی لە ڕێگەی میهرەبانیەکەیەوە بۆ ئێمە دەربخات کە لەگەڵ عیسای مەسیحدا یەکین، لەبەر ئەوەی بە نیعمەت ڕزگارتان بوو لە ڕێگەی باوەڕەوە. ئەمەش لە خۆتانەوە نییە، بەڵکو دیاری خودایە، بەکردار نییە تاکو کەس شانازی نەکات. ئێمە دروستکراوی دەستی خوداین و بە یەکبوونمان لەگەڵ عیسای مەسیح دەبینە بەدیهێنراوێک بۆ کاری چاکە کە خودا پێشتر ئامادەی کردووە تاکو بە ئەنجامی بگەیەنین. مەسیح ئاشتی ئێمەیە. بۆیە وەبیرتان بێتەوە ئێوە بە جوولەکەی لەدایک نەبوون، پێتان دەگوترا خەتەنە نەکراو لەلایەن ئەوانەی پێیان دەگوترا خەتەنەکراو، ئەوەی لە جەستەدا بەدەست کراوە. ئەو کاتە بێمەسیح بوون، لە هاوڵاتیەتی ئیسرائیل بێگانە بوون و لە پەیمانەکانی بەڵێن نامۆ بوون، لە جیهاندا بێهیوا و بێخودا بوون. بەڵام ئێوە ئێستا لەگەڵ عیسای مەسیحدا یەکن، هەرچەندە پێشتر دوور بوون بە خوێنی مەسیح نزیک بوونەوە. لەبەر ئەوەی مەسیح ئاشتی ئێمەیە، جوولەکە و ناجوولەکەی کرد بە یەک، دیواری ناوبڕی دوژمنایەتی ڕووخاند، بە جەستەی خۆی شەریعەتی تەوراتی بە فەرمان و فەرزەکانیەوە بەلاوەنا، بە ئامانجی ئەوەی بە یەکبوونیان لەگەڵ خۆی لە هەردووکیان مرۆڤێکی نوێ دروست بکات و بەم شێوەیە ئاشتی بچەسپێنێت، تاکو هەردووکیان لە یەک لەشدا لەگەڵ خودا ئاشت بکاتەوە بە خاچ، بەوەش دوژمنایەتی لەناو برد. مەسیح هات و مژدەی ئاشتی بە ئێوەدا کە دوورن، هەروەها ئەوانەش کە نزیکن،
چونکە لە ڕێگەی ئەوەوە هەردوو لامان لە یەک ڕۆحدا ڕێپێدراویەتیمان هەیە بۆ چوونە لای باوک. بۆیە ئیتر نامۆ بێگانە نین، بەڵکو دەبنە هاوڵاتی لەگەڵ گەلی پیرۆزی خودا و بنەماڵەی خودا لەسەر بناغەی نێردراوان و پێغەمبەران بنیادنراون. عیسای مەسیحیش خۆی گرنگترین بەردی بناغەیە. هەموو خانووەکە بە یەکبوون لەگەڵ مەسیحدا پێکەوە بەستراوە و گەشە دەکات هەتا ببێتە پەرستگایەکی پیرۆز بۆ مەسیح. ئێوەش با یەکبوون لەگەڵ ئەودا پێکەوە بنیادنراون تاکو ببنە خانووێک بۆ ڕۆحی خودا. بەشی سێیەم. پەیامی پۆڵس بۆ نەتەوەکان. بەهۆی ئەمەوە من کە پۆڵسم لە پێناوی ئێوەی ناجوولەکە ئێستا دیلی عیسای مەسیحم. بێگومان گوێتان لەوە بووە کە ئەرکی ڕاگەیاندنی نیعمەتی خودا بۆ ئێوە بە من سپێردراوە کە خودا بە ئاشکراکردن نهێنیەکەی بۆ دەرخستم هەروەک پێشتر بە کورتی نووسیم. بە خوێندنەوەی ئەم نامەیە دەتوانن لە تێگەیشتنی من لە نهێنی مەسیح حاڵی بن. ئەو نهێنیەی بۆ هیچ کەسێک لە نەوەکانی پێشتر ئاشکرا نەکراوە وەک ئێستا بە ڕۆحی پیرۆز بۆ نێردراوە پیرۆزەکانی و پێغەمبەران ئاشکرا کرا. نهێنیەکە ئەوەیە کە لە ڕێگەی پەیامی ئینجیلەوە ناجوولەکە بوو بە هاومیراتی جوولەکە و پێکەوە بوونە ئەندامانی یەک جەستە و هاوبەشی ئەو بەڵێنەی کە بەهۆی عیسای مەسیحەوە پێمان دراوە. بەپێی هێزەکردەیەکەی خودا و بە گوێرەی بەخشینی نیعمەتەکەی کە پێم درا بوومە خزمەتکاری پەیامی ئینجیل. هەرچەندە من بچووکترینی هەموو گەلی پیرۆزی خودام، ئەم نیعمەتە درایە من مژدەی دەوڵەمەندی بێسنووری مەسیح بدەمە نەتەوەکان و پلانی ئەم نهێنیە بۆ هەمووان ڕوون بکەمەوە، ئەوەی لە دێر زەمانەوە بەهۆی خوداوە شاردراوەتەوە، ئەوەی هەموو شتێکی بەدیهێناوە، بۆ ئەوەی ئێستا لە ڕێگەی کڵێساوە دانایی هەمە جۆرەی خودا بۆ فەرمانڕەوا و دەسەڵاتداران لە شوێنەکانی ئاسمان زانراو بێت. بە گوێرەی خواستی هەتاهەتایی ئەوەی بەهۆی عیسای مەسیحی خاوەن شکۆمانەوە هێنایەدی، بەهۆی یەکبوونمان لەگەڵ مەسیح و باوەڕهێنانمان پێی بە دڵنیاییەوە ئەو ئازادیەمان هەیە بۆ چوونە لای خودا. بۆیە داواتان لێ دەکەم لا ناخۆشیەکانم ورە بەرنەدەن کە بۆ ئێوەیە، شکۆمەندی ئێوەیە. لەبەر ئەمە چۆک بۆ باوکدا دەدەم ئەوەی هەموو خێزانێک لە ئاسمان و سەرزەوی بوونیان لە ئەوەوە سەرچاوەی گرتووە. لێی دەپاڕێمەوە کە بە پێی دەوڵەمەندیش کۆی خۆی بەهێزتان بکات لە ڕێگەی ڕۆحەکەی کە لە ناختاندایە، تاکو بە باوەڕ مەسیح لە دڵتاندا نیشتەجێ بێت و ڕەگ و بناغەتان لە خۆشەویستیدا دابمەزرێت، تاکو توانادار بن لەگەڵ تەواوی گەلی پیرۆزی خودا تێبگەن کە پانی و درێژی و بەرزی و قوڵی خۆشەویستی مەسیح چییە، تاکو ئەم خۆشەویستیە بناسن کە لە سەرووی زانیاریەوەیە، بۆ ئەوەی پڕ بن لە هەموو پڕیەتی خودا، بۆ ئەو خودایەی توانادارە هەموو شتێک بکات زۆر زیاتر لەوەی کە داوای دەکەین یان بیری لێ دەکەینەوە، بە گوێرەی ئەو هێزەی کە تیاماندا کار دەکات. بانەوە لە دوایینەوە خودا بۆ هەتاهەتایە لە کڵێسا و لە عیسای مەسیحدا شکۆدار بێت. ئامین. بەشی چوارەم. یەک جەستە و یەک ڕۆح. منی بەندکراو لە پێناوی مەسیحی خاوەن شکۆ لێتان دەپاڕێمەوە بە شێوەیەک بژین شایانی ئەم بانگەوازە بێت کە پێی بانگ کراون، بەو پەڕی بێفیزی و دڵنەرمی و ئارامگرتنەوە بە خۆشەویستی بەرگەی یەکتری بگرن، تێکۆشەر بن بۆ پاراستنی یەکێتی ڕۆحی پیرۆز بە پشتێنی ئاشتی،
هەروەک یەک جەستە و یەک ڕۆح هەیە بۆ یەک هیوای بانگەوازەکەتان کە بانگکران، یەک پەروەردگار، یەک باوەڕ، یەک لە ئاو هەڵکێشان، یەک خودا، باوکی هەمووانە، گەورەی هەمووانە، لە ناو ناخی هەموواندا کار دەکات و لە نێو هەموواندایە. بەڵام بە گوێرەی پێوانەی بەخشینی مەسیح نیعمەت بە هەر یەکێکمان دراوە. بۆیە دەفەرموێ کاتێک ئەو بەرز بووەوە بۆ بەرزایی، دیلێکی زۆری لەگەڵ خۆی برد، دیاری بە خەڵکی بەخشی. مەبەست لە بەرزبووەوە چییە؟ جگە لەوەی کە دابەزیوەتە نزمترین شوێنی زەوی. ئەوەی دابەزی هەر خۆی بەرز بووەوە بۆ سەر هەموو ئاسمان تاکو هەمووی پڕ بکاتەوە. ئیتر مەسیح بە هەندێکیدا ببنە نێردراو، هەندێک پێغەمبەر، هەندێک مزگێنی دەر، هەندێک شوان و مامۆستا بۆ ئامادەکردنی گەلی پیرۆزی خۆی بۆ کاری خزمەت، بۆ بنیادنانی جەستەی مەسیح، هەتا هەمومان بگەین با یەکێتی باوەڕ و ناسینی کوڕی خوددا، ببینە مرۆڤێکی پێگەیشت و بگەینە ئەندازەی تەواوی پڕیەتی مەسیح. بۆ ئەوەی لە مەولا ساوا نەبین، شێوا و هەڵگیرا و بە هەموو بایەکی فێرکردن، بە فێڵی خەڵکی، بە مەکر بەرە و چەواشەی تەڵەکە بازی، بەڵکو لە خۆشەویستیدا ڕاستگۆ بین، با لە هەموو شتێکدا گەشە بکەین لە ناو ئەوەی سەرە، واتە مەسیح. بەهۆی مەسیحەوە هەموو کڵێسا لە خۆشەویستیدا گەشە دەکات و خۆی بنیاد دەنێت، وەک چۆن ئەندامەکانی لەشی مرۆڤ تێک هەڵکێشراون و بە جومگەکان بەیەکەوە بەسراونەتەوە هاوکاری یەکتری دەکەن. ژیانی نوێ بە مەسیح. لەبەر ئەوە پێتان دەڵێم و بە ناوی مەسیحی خاوەن شکۆوە پێداگریش لەسەر ئەمە دەکەم کە ئیتر وەک ناجوولەکەکان مەژین، ئەوانەی کە بیریان پوچە، کە مێشکیان تاریکە، لەبەر ئەو نەزانیەی تێیاندایە و لەبەر دڵڕەقیان لە ژیانی خوددا دابڕاون. ئەوانەی هەستیان نەماوە خۆیان داوەتە دەست بەڕەڵایی بۆ ئەوەی بە چاوچنۆکیەوە هەموو کارێکی گڵاو بکەن. بەڵام ئێوە بەم شێوەیە فێری مەسیح نەبوون. کاتێک لەبارەی مەسیحەوە بیستان و بە گوێرەی ئەو ڕاستیەی کە لە عیسادایە فێرکراون. سەبارەت بە شێوازی ژیانی پێشووتان فێرکراون کە مرۆڤە کۆنەکە دابکەنن، چونکە بە ئارەزووە هەڵخەڵەتێنەرەکانی گەندەڵ بووە. هەروەها شێوازی بیرکردنەوەتان نوێ بکەنەوە و مرۆڤی نوێ لەبەر بکەن، ئەوەی خوددا وەکو خۆی بەدیهێناوە لە ڕاست و دروستی و پیرۆزی ڕاستەقینە. بۆیە واز لە درۆ بهێنن با هەریەکە ڕاستگۆ بێ لەگەڵ نزیکەکەی، چونکە ئەندامی یەک جەستەین. کاتێک تووڕە دەبن گوناه مەکەن، مەهێڵن ڕۆژ ئاوا بێت بەسەر تووڕەیتاندا، دەرفەت بۆ شەیتان مەڕەخسێنن. دز ئیتر با دزی نەکات، بەڵکو با ڕەنج بدات و بەدەستی خۆی ئیشێکی پاک بکات، تاکو هەیبێت بداتە ئەوەی پێویستی پێیەتی. وشەی خراپ لە دەمتان دەرنەچێت، بەڵکو هەرچیەکی باشە بۆ بنیادنان بە گوێرەی پێویستی تاکو نیعمەت بداتە گوێگران. ڕۆحی پیرۆزی خوددا خەمبار مەکەن، ئەوەی بۆ ڕۆژی ڕزگاری پێی مۆرکران. هەموو تاڵی و تووڕەیی و توندی و هاوارکردن و بوختان و هەموو دڵڕەشیەک فڕێ بدەن. لەگەڵ یەکتری نەرمونیان و بەبەزەیی بن، لە یەکتری خۆش بن، هەروەک چۆن خوددا بە یەکبوونتان لەگەڵ مەسیح لێتان خۆش بوو. بەشی پێنجەم. وەک ڕۆڵەی ڕووناکی بژین. کەواتە وەک ڕۆڵەی خۆشەویست لاسایی خوددا بکەنەوە. لە خۆشەویستیدا بژین وەک مەسیح خۆشی ویستین و لە پێناوی ئێمەدا خۆی بەخت کرد، قوربانیەک و سەربڕاوێک بۆن خۆش بۆ خوددا. بەڵام داوێن پیسی و هەموو گڵاویەک یان چاوچنۆکیەک با لە نێوتاندا ناوی نەبێت، چونکە ئەمانە لە گەلی پیرۆزی خوددا ناوەشێتەوە، نەک بێ شەرمی و قسەی ناشیرین و سووک کە ناشێت.
بەڵکو لە جیاتی ئەمە سوپاسکردن. بێگومان بن لەوەی هەموو داوێن پیسێک یان گڵاو یان چاوچنۆکێک لە شانشینی مەسیح و خودا میراتی نییە، چونکە چاوچنۆک بتپەرستە. کەس بە قسەی پوچ هەڵتان نەخەڵەتێنێ، چونکە بەهۆی ئەمانە تووڕەی خودا دێتە سەر کوڕەکان یاخی بوون، بۆیە هاوبەشیان مەکەن. پێشتر ئێوە تاریکی بوون، بەڵام ئێستا ڕووناکین بەهۆی یەکبوونتان لەگەڵ مەسیحی باڵادەست، وەک ڕۆڵەی ڕووناکی بژین، چونکە بەرووبوومی ڕووناکی لە هەموو چاکە و ڕاست و دروستی و ڕاستیەکدایە. هەروەها بزانن کە چی جێگای ڕەزامەندی مەسیحی خاوەن شکۆیە. بەشداری کرداری تاریکی بێبەرهەم مەکەن، بەڵکو ئاشکرای بکەن، چونکە ئەو کارانەی بەدزی دەیکەن تەنانەت ناوهێنانیشی شەرمەزاریە. بەڵام هەموو شتێک لە ڕووناکیدا ئاشکرا بکرێت دەبینرێت، چونکە هەر شتێک ببینرێت ڕووناکیە. بۆیە دەڵێت ئەی نووست و هەستە، لە نێو مردووان هەستەوە، مەسیح بەسەرتدا دەدرێوشێتەوە. ئاگادار بن چۆن دەژین، نەک وەک نەفام، بەڵکو وەک دانا، کات بخۆزنەوە، چونکە زەمانە بەدکارە. گێل مەبن، بەڵکو تێبگەن خواستی مەسیحی باڵادەست چییە. بە شەراب سەرخۆش مەبن کە بەڕەڵایی تێدایە، بەڵکو پڕ بن لە ڕۆحی پیرۆز، لەگەڵ یەکتری بە زەبور و سرود و گۆرانی ڕۆحی بدوێن، لە دڵتانەوە گۆرانی و ستران بۆ یەزدان بڵێن، هەموو کاتێک و بۆ هەموو شتێک بە ناوی عیسای مەسیحی خاوەن شکۆمان سوپاسی خودای باوک بکەن، بە ترسی مەسیح ملکەچی یەکتری بن. ژن و مێرد. ئەی ژنان، ملکەچی مێردەکانتان بن هەر وەک چۆن ملکەچی مەسیحن، وەک چۆن مەسیح سەری کڵێسایە کە جەستەی خۆیەتی و خۆی ڕزگارکەریەتی، ئاوا پیاو سەری ژنە. وەک چۆن کڵێسا ملکەچی مەسیحە، ژنانیش دەبێت لە هەموو شتێک ملکەچی مێردەکانیان بن. ئەی مێردەکان، ژنەکانتان خۆش بوێ هەر وەک مەسیحیش کڵێسای خۆشویست و لە پێناوی خۆی بەخت کرد، تاکو پیرۆزی بکات و بە شوشتنی بە ئاو لە ڕێگەی وشەوە پاکی بکاتەوە، بۆ ئەوەی کڵێسایەکی شکۆدار بۆ خۆی ئامادە بکات، لەکە و لۆچ و هیچ شتێکی ئاوای نەبێت، بەڵکو پیرۆز و بێگلەیی بێت. بە هەمان شێوە پێویستە پیاوان ژنەکانیان وەک جەستەی خۆیان خۆش بوێت. ئەوەی ژنی خۆی خۆش بوێت خۆی خۆش دەوێ. کەس ڕقی لە جەستەی خۆی نابێتەوە، بەڵکو نانی دەدات و بەخێوی دەکات، هەر وەک چۆن مەسیح بایەخ بە کڵێسا دەدات، چونکە ئێمە ئەندامی جەستەی ئەوین. لەبەر ئەوە پیا و دایک و باوکی خۆی بەجێ دەهێڵێت و بە ژنەکەیەوە دەنووسێت، ئیتر هەردووکیان دەبنا یەک جەستە. ئەمە نهێنیەکی گەورەیە، بەڵام من باسی مەسیح و کڵێسا دەکەم. ئێوەش با هەر یەکێکتان ژنەکەی وەک خۆی خۆش بوێ، ژنیش ڕێز لە مێردەکەی بگرێت. بەشی شەشەم. دایک و باوک و منداڵ. ئەی منداڵان، ئێوە وەک شوێن کەوتەی مەسیحی باڵادەست گوێڕایەڵی دایک و باوکتان بن، چونکە دروستەکەی ئەوەیە. ڕێزی دایک و باوکتان بگرن. ئەمە یەکەم ڕاستپاردەیە لەگەڵ بەڵێنەوە دێت بۆ ئەوەی چاکە بێتە ڕێتان و تەمەندرێژ بن لەسەر زەوی. ئێوەش ئەی باوکان، منداڵەکانتان تووڕە مەکەن، بەڵکو بە گوێرەی ڕێنمایی و فێرکردنی مەسیحی باڵادەست پەروەردەیان بکەن. کۆیلە و گەورەکانیان. ئەی کۆیلەکان، بە ترس و لەرزەوە بە دڵپاکی گوێڕایەڵی گەورەکانتان بن لەسەر زەوی وەک بۆ مەسیح بێت، نەک بە خزمەتی بەرچاوان وەک ئەوەی خەڵک رازی بکەن، بەڵکو وەک کۆیلەی مەسیح بەدڵ خواستی خوددا بەجێبهێنن. با خزمەتتان لە دڵەوە بێت، وەک بۆ عیسای خاوەن شکۆی بکەن، نەک بۆ خەڵکی، چونکە دەزانن عیسای خاوەن شکۆ
پاداشتی هەر کەسێک دەداتەوە کە کاری چاک دەکات، جا کۆی لەبێت یاخود ئازاد. ئێوەش ئەی گەورەکان، هەمان شتیان بۆ بکەن، واز لە هەڕەشە لێکردنیان بهێنن، بزانن گەورەی ئەوان و ئێوە لە ئاسمانە، ئەویش لایەنگری ناکات. چەکی تەواوی خودا. لە کۆتاییدا پێتان دەڵێم کە بەیەکبوون لەگەڵ مەسیحی باڵا دەست و هێزە گەورەکەی بەهێز بن. بە چەکی تەواوی خودا خۆتان چەکدار بکەن تاکو بتوانن بەرامبەر پیلانی شەیتان خۆتان ڕابگرن. چونکە زۆرانبازی ئێمە لەگەڵ گۆشت و خوێن نییە، بەڵکو لە دژی سەرۆک و دەسەڵاتدار و فەرمانڕەوایانی ئەم جیهانە تاریکەیە، هەروەها لە دژی سەربازە بەدکارە ڕۆحیەکانە لە شوێنەکانی ئاسمان. بۆیە چەکی تەواوی خودا هەڵبگرن تاکو بتوانن لە ڕۆژی بەدکاردا خۆڕاگر بن و دوای تەواوبوونی هەموو شتێک بچەسپێن. بە بەستنی پشتێنی ڕاستی بەناو قەتتان و سپەری ڕاست و درستی بە سنگتانەوە ئامادەی لە پێ بکەن بۆ ڕاگەیاندنی مزگێنی ئاشتی. لە سەرووی هەموو ئەوانە قەڵغانی باوەڕ هەڵبگرن، بەمە دەتوانن هەموو تیرە گڕدارەکانی شەیتان بکوژێننەوە. هەروەها کڵاوی ئاسنینی ڕزگاری لەسەر بکەن و شمشێری ڕۆحی پیرۆز هەڵبگرن کە پەیامی خودایە. بە هەموو جۆرە نوێژ و پاڕانەوەیەک هەموو کاتێک لە ڕۆحی پیرۆزدا نوێژ بکەن، بۆ ئەمەش ئێشک بگرن و بە بەردەوامی بۆ تەواوی گەلی پیرۆزی خودا بپاڕێنەوە. نوێژ بۆ منیش بکەن تاکو هەر کاتێک دەمم دەکەمەوە قسەی گونجاوم بدرێتێ و ئازایانە نهێنی پەیامی ئینجیل ڕابگەیەنم. من لێرە باڵوێزی ئینجیلم، هەرچەندە لە پێناویدا کۆتوبەند کراوم. نوێژ بکەن بۆ ئەوەی بە گوێرەی پێویست ئازابم بۆ قسەکردن. سڵاوی کۆتایی. تیخیکۆس کە برایەکی خۆشەویست و بە یەکبوون لەگەڵ مەسیح خزمەتکارێکی دڵسۆزە، هەموو شتێکتان پێدەڵێت بۆ ئەوەی ئێوەش هەواڵی من بزانن و ئاگاداری ئەوە بن کە خەریکی چیم. بە تایبەتی بۆ ئەمە ناردمەلاتان تاکو هەواڵی ئێمە بزانن و ورەتان بەرز بکاتەوە. لە خودای باوک و عیسای مەسیحی خاوەن شکۆوە ئاشتی و خۆشەویستیەکی لەگەڵ باوەڕ بۆ باوەڕداران. نیعمەت لەگەڵ هەموو ئەوانە بێت کە بە خۆشەویستیەکی نەمر عیسای مەسیحی پەروەردگاری ئێمەیان خۆش دەوێت. نامەی پۆڵس بۆ باوەڕدارانی فیلیپی. بەشی یەکەم. لە پۆڵس و تیمۆساوسی بەندەکانی عیسای مەسیحەوە بۆ هەموو گەلی پیرۆزی خودا لە شاری فیلیپی کە لەگەڵ عیسای مەسیحدا یەکن، لەگەڵ چاودێران و خزمەتکاران، با نیعمەت و ئاشتی لە خودای باوکمان و عیسای مەسیحی خاوەن شکۆوە لەگەڵتان بێت. سوپاسی خودا و پاڕانەوە. سوپاسی خودا دەکەم هەر کاتێک یادتان بکەم. هەمیشە لە هەموو پاڕانەوەکانم بەخۆشیەوە بۆ هەمووتان داوا دەکەم، چونکە لە یەکەم ڕۆژەوە هەتا ئێستا بەشداریتان لە خزمەتی ئینجیلدا کردووە. لەمەشدا دڵنیام خودا کە لە ئێوەدا ئەم ئیشە چاکەی دەست پێ کردووە هەتا ڕۆژی عیسای مەسیح تەواوی دەکات. کەواتە ئەمە ڕاستە سەبارەت بە هەمووتان ئەم هەستەم هەبێت، چونکە ئێوە لە دڵی مندان. ئەگەر بە کۆت و زنجیرەوە بم یاخود لە کاتێکدا بەرگری لە پەیامی ئینجیل و چەسپاندنی دەکەم، هەمووتان لە نیعمەت لەگەڵم بەشدارن. خودا شایەتمە چەندە بەپەرۆشم بۆ هەمووتان بە سۆزی عیسای مەسیح. لە خودا دەپاڕێمەوە کە خۆشەویستیتان بە زانیاری و ئەو پەڕی تێگەیشتنەوە زیاتر و زیاتر بکات، تاکو باشترین شت جیا بکەنەوە بۆ ئەوەی لە ڕۆژی مەسیح پاک و بێگلەیی بن، تاکو پڕ ببن لە بەرهەمی ڕاست و درستی لە ڕێگەی عیسای مەسیحەوە بۆ شکۆ و ستایشی خودا.
لە لای من ژیان مەسیحە. خوشکان برایان، ئێستا دەمەوێت بزانن ئەوەی بەسرم هات پەیامی ئینجیلی زیاتر بەرەو پێش برد. تەنانەت هەموو پاسەوانانی کۆشکی ئیمپراتۆر و هەموو لایەک بۆیان دەرکەوت کە من لە پێناوی مەسیحدا کۆتوبەند کراوم. مەسیحی باڵادەست بەهۆی کۆتوبەندی منەوە وای لە زۆربەی خوشک و برایان کردووە پشت بە ئەو ببەستن تاکو بتوانن بوێرانەتر و بە چاو نەترسیەوە پەیامەکەی ڕابگەیەنن. بێگومان هەندێک لەبەر ئیرەیی و ناکۆکی مزگێنی مەسیح ڕادەگەیەنن، بەڵام هەندێکی دیکە بە خواستێکی باش. ئەوانەی لەبەر خۆشەویستی مزگێنی دەدەن دەزانن لەبەر بەرگریکردنم لە پەیامی ئینجیل خراومەتە زیندان. ئەوانەی دیکە کە لە خۆپەرستیەوە مەسیح ڕادەگەیەنن دڵسۆز نین، مەزەندە دەکەن بە کۆت و زنجیرەکەم حاڵم ناخۆشتر دەکەن. ئیتر چی؟ بە هەر حاڵ بەڕواڵەت بێت یان بەڕاستی مەسیح ڕادەگەیەنرێت، بەوەش دڵشادم. بەڵێ، زیاتریش دڵشاد دەبم، چونکە دەزانم لە ڕێگەی پاڕانەوەکانتان و پشتگیری ڕۆحی عیسای مەسیح ئەمە دەبێتە هۆی ئازادکردنم. بە پەرۆشەوە چاوەڕوان و مێدەوارم کە لە هیچ شتێکدا شەرمەزار نەبم، بەڵکو ورەم بەرز بێت بۆ ئەوەی ئێستاش وەکو هەمیشە مەسیح لە جەستەمدا پایەدار بێت، ئەگەر بە ژیان بێت یان بە مردن، چونکە بۆ من ژیان مەسیحە، مردنیش قازانج. بەڵام ئەگەر ژیانم لە جەستە بەردەوام بێت، خەریکی خزمەتێک دەبم کە بەرهەمی هەبێت. چی هەڵبژێرم؟ نازانم. لە دوو لاوە فشارم لەسرە. حەز دەکەم ئەم ژیانە بەجێ بهێڵم و لەگەڵ مەسیح بژیم. ئەوە زۆر باشترە، بەڵام مانەوەم بەجەستە بۆ ئێوە پێویستترە. دڵنیام و دەزانم کە لە ژیاندا دەمێنم و لەگەڵ هەمووتان بەردەوام دەبم بۆ بەرەو پێشچوون و خۆشیتان لە باوەڕ، تاکو بەهۆی هاتنەوەی من بۆلاتان شانازیتان بە عیسای مەسیح لە ڕێگەی منەوە زیاد بکات. تەنها بە شێوەیەک بژین کە شایستەی پەیامی ئینجیلی مەسیح بێت، تاکو کاتێک بێم و بتان بینم یان لەلاتان نەبم و هەواڵتان ببیستم، بزانم کە ئێوە لە یەک ڕۆحدا چەسپاون و بە یەکدڵ تێدەکۆشن لە پێناوی ئەو باوەڕەی کا لەسەر بناغەی پەیامی ئینجیلە، لە هیچ شتێکی ڕکابەرەکانتان ناترسن. ئەمە بەڵگەیە بۆ لە ناوچوونیان، بەڵام ڕزگاریە بۆ ئێوە. ئەمەش لە خوداوەیە، چونکە خوددا لەبەر مەسیح تەنها باوەڕهێنان بە ئەوی پێنەبەخشیون، بەڵکو ئازارچێشتنیش لە پێناوی ئەو. لەبەر ئەوەی هەمان تێکۆشانتان هەیە، ئەوەی لە منتان بینیوە و ئێستا لە منی دەبیستن. بەشی دووەم. خۆنزمکردنەوەی عیسا. ئەگەر یەکبوونتان لەگەڵ مەسیح مایەی هاندان بێت، ئەگەر خۆشەویستیەکەی دڵنەواییتان بکات، ئەگەر بە ڕۆحی پیرۆز هاوبەش بن، ئەگەر بە سۆز و میهرەبان بن، ئەوە دڵم بە تەواوی خۆش بکەن کە هاوبیر بن و هەمان خۆشەویستیتان هەبێت، هەروەها یەکدڵ و هاو ئامانج بن. هیچ شتێک با خۆپەرستی و لووتبەرزیەوە مەکەن، بەڵکو بە شێوەیەک بێفیز بن کە بەرامبەرەکەتان لە خۆتان بە باشتر بزانن. تەنها بایەخ با بەرژەوەندی تایبەتی خۆتان مەدەن، بەڵکو با هەر یەکەتان بایەخ بە بەرژەوەندی خەڵکی دیکەش بدات. وەک عیسای مەسیح بیر بکەنەوە ئەوەی بە سروشتی خۆی خودایە، نەیویست یەکسانیەکەی لەگەڵ خوددا بۆ خۆی بقۆزێتەوە، بەڵکو خۆی کردە هیچ، شێوەی بەندەی وەرگرت، وەک مرۆڤی لێهات کە بە ڕوخساری مرۆڤ بینرا، خۆی نزم کردەوە و تاکو مردن ملکەچ بوو، تەنانەت مردنی سەرخاچ. لەبەر ئەوە خوددا زۆر بەرزی کردەوە و ئەو ناوەی دایێ کە لە سەرووی هەموو ناوێکەوەیە، تاکو بەڕاگەیاندنی ناوی عیسا هەموو ئەژنۆیەک چۆکدا بدات، لە ئاسمان و سەر زەوی و ژێر زەویش،
هەروەها هەموو زمانێک دان بنێت بەوەدا کە عیسای مەسیح خاوەن شکۆیە بۆ شکۆی خودای باوک. ڕۆڵەکانی خوددا بێگلەیین. بۆیە خۆشەویستانم، هەروەک چۆن کاتێک لەلاتان بووم هەمیشە گوێڕایەڵی ڕێنماییەکانم بوون، ئێستاش کە لەلاتان نیم زۆر گرنگترە کە گوێڕایەڵم بن. بە ترس و لەرزەوە کۆشش بکەن بۆ تەواوکردنی ڕزگاریتان، چونکە خوددا خۆی لە ئێوەدا کار دەکات تاکو بتانەوێت و کار بکەن بۆ ڕەزامەندی ئەو. هەموو شتێک بێ بۆڵەبۆڵ و شەڕقسە بکەن تاکو بێگلەی و پاک بن. منداڵانی خوددا لە ناو نەوەیەکی چەوت و خواردا بێلەکەن، لە نێو ئەواندا وەک ئەستێرە لە گەردووندا دەدرەوشێنەوە کاتێک کە ئێوە دەست بە وشەی ژیانەوە دەگرن. ئیتر لە ڕۆژی مەسیحدا دەتوانم شانازی بکەم کە بێهودە ڕام نەکرد و ڕەنجم نەکێشاوە. بەڵام ئەگەر بمرم و خوێنم وەک شەرابی پێشکەشکراو بەسەر قوربانی و خزمەتی باوەڕتاندا بڕژێم، ئەوە دڵشاد و دڵخۆشم لەگەڵتان. جا ئێوەش ئاوا دڵشاد بن و لەگەڵم دڵخۆش بن. تیمۆساوس و ئەپەفرۆدیتۆس. هیوادارم بە یارمەتی عیسای خاوەن شکۆ بتوانم زوو تیمۆساوس بنێرم بۆلاتان تاکو بەزانینی هەواڵتان منیش دڵخۆش بم، چونکە کەسم نییە وەک ئەو بەدڵسۆزی بایەخ بەکاروبارتان بدات، لەبەر ئەوەی هەموویان بەدوای بەرژەوەندی خۆیاندا دەگەڕێن، نەک هی عیسای مەسیح. بەڵام ئێوە ئاگاداری شارەزایی تیمۆساوسن، چونکە هەروەک چۆن منداڵ لەگەڵ باوکیدا خزمەت دەکات، ئەویش بە هەمان شێوە لەگەڵ من خزمەتی لە مزگێنیدان کردووە. بۆیە هیوادارم هەرکە بۆم ڕوون بووەوە کاروبارم چۆن بەڕێوە دەچێت، یەکسەر ئەو بنێرم. متمانەم بە مەسیحە کە خۆشم بەم زوانە دێم. بەڵام بە پێویستم زانی ئەپەفرۆدیتۆس بنێرمە لاتان کە لەگەڵم براو هاوکار و هاوسەربازە، نێردراوی ئێوەیە و خزمەتکاری پێویستیەکانمە. ئەو پەرۆشی دیداری هەمووتانە و دڵتەنگ بوو، چونکە هەواڵی نەخۆشبوونی ئەوتان بیستووە. بەڕاستی نەخۆش بوو، خەریک بوو بمرێت، بەڵام خوددا بەزەیی پێدا هاتەوە، نەک تەنها بە ئەودا بەڵکو بەزەیی بە منیشدا هاتەوە، بۆ ئەوەی خەفەت لە دوای خەفەتم نەبێت. بۆیە خێراتر ناردم تاکو بابینینەوەی دڵشاد بن و منیش خەفەتم کەم بێتەوە، کەواتە بەو پەڕی شادیەوە بە ناوی مەسیحی خاوەن شکۆوە پێشوازی لێ بکەن و ڕێز لەوانەی وەک ئەو بگرن، چونکە لە پێناوی کاری مەسیحدا ڕوبەڕووی مەرگ بووەوە و ژیانی خۆی خستە مەترسیەوە تاکو ئەو خزمەتە بکات کە ئێوە نەتانتوانی بۆ منی بکەن. بەشی سێیەم. بێتاوانبوون بەهۆی باوەڕ. لە کۆتاییدا، خوشکان برایان، دڵشاد بن بە مەسیحی خاوەن شکۆ. نووسینەوەی هەمان ئەم شتانە ماندووم ناکات، بەڵکو بۆ پاراستنی ئێوەیە. ئاگاداری سەگەکان بن، ئاگاداری بەدکاران و جەستەبڕەکان بن، لەبەر ئەوەی ئێمە بەڕاستی خەتە نەکراوین کە بە ڕۆحی پیرۆز خوددا دەپەرستین و شانازی بە عیسای مەسیحەوە دەکەین، پشت بە جەستە نابەستین، هەرچەندە منیش هۆکارم هەیە پشت بە جەستە ببەستم. ئەگەر یەکێک وا بزانێت هۆکاری هەیە بۆ ئەوەی پشت بە جەستە ببەستێت، من لە پێشترم. کۆرپەی 8 ڕۆژ بووم کە خەتە نەکراوم، لە ڕەگەزی ئیسرائیل، تیرەی بنیامین، عیبرانی کوڕی عیبرانی، بە گوێرەی تەورات فەریسی بووم، بە گوێرەی دڵگەرمی چەوسێنەری کڵێسا بووم، بە گوێرەی ئەم ڕاست و دروستیە کە بەپێی شەریعەتە بێگلەیی بووم. بەڵام ئەوەی بۆ من قازانج بوو لە پێناوی مەسیحدا ئەمانە بە زیان دەزانم، لەمەش زیاتر هەموو شتێک بە زیان دەزانم لەبەر بەرزی بەهای ناسینی عیسای مەسیحی خاوەن شکۆ.
لە پێناوی ئەودا هەموو شتێکم لە دەستدا و هەموو ئەو شتانم بە زبڵدانا بۆ ئەوەی مەسیح بەدەست بهێنم و وەک کەسێک کە لەگەڵ مەسیحدا بوو بێتە یەک هەژمارد بکرێم، نەک بە ڕاست و دروستی خۆم کە لە شەریعەتەوەیە، بەڵکو لە ڕێگەی باوەڕەوە بە مەسیح، ئەو ڕاست و دروستیەی کە لە خوداوەیە و پشت بە باوەڕ دەبەستێت. ئامانجم ئەوەیە مەسیح بناسم و هێزی هەستانەوەکەی بزانم و هاوبەشی ئازاری بم وەک ئەو بم لە مردنی تاوەکو بگەمە هەستانەوەی نێو مردووان. کۆشش بەرەو ئامانج. من ناڵێم پێشوەخت هەموو ئەمەم بەدەستهێناوە یان گەیشتومەتە ئامانج، بەڵکو کۆشش دەکەم ئەوە بەدەست بهێنم کە عیسای مەسیح لە پێناویدا منی بەدەست هێنا. خوشکان برایان، من وا دانانێم کە بەدەستم هێناوە، بەڵام تەنها یەک شت دەکەم، ڕابردوو لە بیر دەکەم و بەرەو داهاتوو بەو پەڕی کۆششەوە هەنگاو دەنێم، بەرەو ئامانج تێدەکۆشم تاکو ئەو خەڵاتە بەدەست بهێنم کە خوددا لە ڕێگەی عیسای مەسیحەوە بانگهێشتی کردووم بۆ ئاسمان. با هەموو ئەوانەمان کە لە ڕووی ڕۆحیەوە پێگەیشتوین ئاوا بیر بکەینەوە. ئەگەر بیرتان لە شتێکی جیاوازیش کردەوە، خوددا ئەمەشتان بۆ ئاشکرا دەکات. با دەست بەوەوە بگرین کە بەدەستمان هێناوە. ئەی خوشک و برایانم، پێکەوە لاسایی من بکەنەوە و بڕوانە ئەوانەی ئاوا دەژین بە گوێرەی ئەم نمونەیەی ئێمە پێماندان. زۆرم پێگوتن، ئێستاش بە گریانەوە دەڵێم، زۆر کەس بە شێوەیەک دەژین دوژمنی خاچی مەسیحن. ئەوانە کۆتاییان لە ناوچوونە، خودایان سکیانە و شانازی بە شەرمەزاربوونیانەوە دەکەن، بیر لە شتی دنیایی دەکەنەوە. بەڵام ئێمە هاوڵاتی ئاسمانین، بە پەرۆشەوە چاوەڕێ دەکەین ڕزگارکەر لەوێ بێتەوە، عیسای مەسیحی خاوەن شکۆ، ئەوەی جەستەی کەساسمان بۆ وێنەی لەشی شکۆداری خۆی دەگۆڕێت، بە گوێرەی کارکردنی هێزی خۆی کە دەتوانێت هەموو شتێک ملکەچی خۆی بکات. بەشی چوارەم. بە عیسای خاوەن شکۆ دڵشاد بن. بۆیە خوشکان و برایانم، ئەی ئەوانەی خۆشم دەوێن و پەرۆشتانم، ئێوە خۆشی و تاجی منن. خۆشەویستانم، بەو شێوەیە کە نووسیومە بە یەکبوونتان لەگەڵ مەسیحی خاوەن شکۆ بچەسپێن. لە ئەوەدیا دەپاڕێمەوە و لە سینتخی دەپاڕێمەوە کە بە یەکبوونیان لەگەڵ مەسیح هاوبیر بن. بەڵێ تۆش ئەی هاوڕێی دڵسۆزم، داوات لێ دەکەم یارمەتیان بدەیت، چونکە هەردووکیان لە ڕاگەیاندنی پەیامی ئینجیلدا شان بەشانی من تێکۆشاون، لەگەڵ کلیمنتۆس و هاوکارانی دیکەم کە ناویان لە پەرتووکی ژیانە. هەمیشە بە عیسای خاوەن شکۆ دڵشاد بن. دیسان دەیڵێمەوە، دڵشاد بن، با هەموو خەڵک با ڕووخۆشیتان بزانێت. هاتنەوەی عیسای خاوەن شکۆ نزیکە. نیگەران مەبن، بەڵکو با لە هەموو شتێکدا داواکاریتان بە نوێژ و پاڕانەوە و سوپاسگوزاریەوە لە لای خوددا زانراو بێت. ئاشتی خودداش ئەوەی بەرزترە لە هەموو تێگەیشتنێک، دڵ و بیرتان بە یەکبوونتان لەگەڵ عیسای مەسیحدا دەپارێزێت. لە کۆتاییدا خوشکان و برایان، بیر لە هەموو ئەو شتانە بکەنەوە کە ڕاست و ڕێزدارن، دادپەروەر و پاکن، خۆشەویست و ناوبانگ باشن، ڕەوشت بەرز و شایانی ستایشن. چی لە مندا فێر بوون و وەرتان گرت و بیستان و بینیتان، ئەوە جێبەجێ بکەن، خودای ئاشتیش لەگەڵتان دەبێت. سوپاس بۆ بەخشینتان. زۆر دڵشاد بووم بە مەسیحی خاوەن شکۆ کە ئێستا دیسان بایەخم پێدەدەن. بە دڵنیاییەوە پێشتریش بایەختان پێم دەدا، بەڵام دەرفەتی ئەوەتان نەبوو کە دەری بخەن. من ئەمە ناڵێم لەبەر ئەوەی پێویستم بە یارمەتیە، چونکە فێر بووم لە هەر دۆخێکدا بم خۆبژێو بم.
دەزانم نەبوونی چییە و دەزانم هەبوونیش چییە. لە هەر شتێک و لە هەموو شتێکدا فێری نهێنی ئەوە بووم لە هەبوونی و نەبوونیدا ئاسوودە بم. دەتوانم هەموو ئەم شتانە لا ڕێگەی مەسیحەوە بکەم ئەوەی بەهێزم دەکات. لەگەڵ ئەوەشدا چاکتان کرد کە بەشداری تنگانەتان کردم. ئەی فیلیپیەکان، ئێوەش دەزانن لا سەرەتای بڵاوکردنەوەی پەیامی ئینجیل لە نێو ئێوە کاتێک لە مەکدۆنیا ڕۆیشتم هیچ کڵێسایەک لە بابەتی وەرگرتن و پێداندا هاوکاریان نەکردوم ئێوە نەبێت. تەنانەت ئەو کاتەی لە شاری سالۆنیکی بووم چەند جارێک هاوکاریتان کردم کاتێک پێویستم بە یارمەتی بوو. نەک لەبەر ئەوەی حەزم لە بەخشین بێت، بەڵکو حەزم لەو بەرهەمەیە کە لە لای خوددا بۆتان تۆمار دەکرێت. ئێستا هەموو شتێکم هەیە، زیاتر لە پێویست. ئەو شتانەی ئەپەفرۆدیتۆس لە لای ئێوە هێنای وەرم گرت و تێر بووم. بۆنێکی خۆشە، قوربانیەکی قبوڵ کراوە، دڵی خوددا خۆش دەکات. خودای من هەموو پێداویستیەکانتان دابین دەکات بە پێی دەوڵەمەندی ئەو شکۆیەی لە عیسای مەسیحدا هەیەتی. ئێستاش شکۆمەندی بۆ خودای باوکمان هەتا هەتایە. ئامین. سڵاوی کۆتایی. بە ناوی عیسای مەسیح سڵاو لە هەموو گەلی خوددا بکەن. ئەو خوشک و برایانەی لەگەڵمدان سڵاوتان لێ دەکەن. هەموو گەلی خوددا کە لێرەن سڵاوتان لێ دەکەن. بە تایبەتی ئەوانەی لە خانەوادەی قەیسەرن. با نیعمەتی عیسای مەسیحی خاوەن شکۆ لەگەڵ ڕۆحتان بێت. نامەی پۆڵس بۆ باوەڕدارانی کۆلۆسی. بەشی یەکەم. لە پۆڵسەوە کە بەخواستی خوددا نێردراوی عیسای مەسیحە، هەروەها لە تیمۆساوسی برامانەوە بۆ گەلی پیرۆزی خوددا لە شاری کۆلۆسی، ئەو خوشک و برا دڵسۆزانەی کە لەگەڵ مەسیح یەکن، با نیعمەت و ئاشتی لە خودای باوکمانەوە لەگەڵتان بێت. سوپاس و نوێژکردن. کاتێک نوێژتان بۆ دەکەین هەردەم سوپاسی خوددا باوکی عیسای مەسیحی خاوەن شکۆمان دەکەین، چونکە هەواڵی باوەڕی ئێوەمان بە عیسای مەسیح پێگەیشت لەگەڵ ئەو خۆشەویستیەی بۆ هەموو گەلی پیرۆزی خوددا هەتانە. ئەو باوەڕ و خۆشەویستیە دەرئەنجامی ئەو هیوایەیە کە لە ئاسماندا بۆتان دانراوە، ئەوەی پێشتر لە پەیامی ڕاستی ئینجیل بیستان کە گەیشتەلاتان. وەک هەموو جیهان ئەم ئینجیلە بەرهەمدارە و لە نێوتاندا زیاد دەکات لەو ڕۆژەوەی نیعمەتی ڕاستی خودداتان بیست و ناسیتان. وەک لە ئەپەفراسی هاوکاری خۆشەویستمان فێربوون کە لە پێناوتاندا خزمەتکارێکی دڵسۆزە بۆ مەسیح و باسی خۆشەویستی ئێوەی کرد لە ڕۆحی پیرۆزدا. لەبەر ئەم هۆیە ئێمەش لەو ڕۆژەوەی بیستمان بێوەستان لە پێناوی ئێوە نوێژ دەکەین، داوا لە خوددا دەکەین کە لە ڕێگای هەموو دانایی و تێگەیشتنێکی ڕۆحیەوە پڕبن لە زانینی خواستی ئەو بۆ ئەوەی بە شێوەیەک بژین کە شیاوی مەسیحی خاوەن شکۆ بێت و بە تەواوی جێگای ڕەزامەندی ئەو بێت، لە هەموو چاکەکاریەک بەرهەمدار بن و لە ناسینی خوددا گەشە بکەن. با مەسیح بە گوێرەی توانای شکۆی خۆی بە هەموو هێزێک بەهێزتان بکات بۆ هەموو دان بەخۆداگرتن و ئارامگرتنێک بەخۆشیەوە. سوپاسی خودای باوک بکەن ئەوەی کەوای کرد ئێوە شایستەی هاوبەشی بن لە میراتی گەلی پیرۆزی خۆی لە پاشایەتی ڕووناکیدا. خودای باوک لە دەسەڵاتی تاریکی دەربازی کردین و ئێمەی بۆ شانشینی کوڕە خۆشەویستەکەی گواستەوە، بە یەکبوون لەگەڵ ئەودا کردراینەوە، واتە لێخۆشبوونی گوناهمان وەرگرت. عیسا وێنەی خودای نەبینراوە. کوڕەکە وێنەی خودای نەبینراوە، نۆبەرەیە و لە سەرووی هەموو بەدیهێنراوانە، چونکە بەو هەموو شتێک بەدیهێنرا
لە ئاسمان و لەسەر زەوی، بینراو و نەبینراو، تەخت یان دەسەڵات، سەرۆکایەتی یان حوکمڕانی، هەمووی لە ڕێگەی ئەوەوە و بۆ ئەو بەدیهێنران. ئەو پێش هەموو شتێکە و هەموو شتێکیش بەو یەکی گرتووە. ئەو سەری جەستەیە کە کڵێسایە، ئەو سەرەتایە و نۆبەرەی نێو مردووانە، تاکو لە سەرووی هەموو شتێکەوە بێت، چونکە خودا خۆشحاڵ بوو بە هەموو پڕی خۆی لە مەسیحدا نیشتەجێ بێت، لە ڕێگەی ئەوەوە هەموو شتێک لەگەڵ خۆیدا ئاشت بکاتەوە و بە خوێنی خاچەکەی ئاشتی بنێتەوە، ئەگەر لەسەر زەوی بێت یان لە ئاسمان. ئێوە پێشتر لە خودا دابڕابوون و دوژمن بوون لە بیرکردنەوە بە خراپەکاری، بەڵام ئێستا بە مردنی جەستەی مرۆڤانەی مەسیح ئاشتی کردنەوە، تاکو لە بەردەمی بە پیرۆزی و بێلەکە و بێگلەیی پێشکەشتان بکات. ئەگەر بەردەوام بن لەسەر ئەو باوەڕە و دامەزرا و چەسپاو بن، لا نەدەن لە هیوای ئەو مزگێنیەی بیستان، ئەوەی بۆ هەموو بەدیهێنراوانی ژێر ئاسمان ڕاگەیەنراوە، خۆشم وەک پۆڵس بۆی بوومە خزمەتکار. تێکۆشانی پۆڵس بۆ باوەڕداران. ئێستا دڵشادم بە ئازارەکانم لە پێناوی ئێوەدا و پاشماوەی تنگانەی مەسیح لە جەستەی خۆمدا تەواو دەکەم لە پێناوی جەستەی ئەو کە کڵێسایە. من بووم بە خزمەتکاری کڵێسا بە پێی ئەو ئەرکەی کە لەلایەن خوداوە پێم سپێردراوە، تاوەکو تەواوی پەیامەکەی خوداتان پێڕابگەیەنم، واتە ئەو نهێنیەی سەردەمانێکی زۆر و نەوە لە دوایینەوە شاردراوە بوو، ئێستا بۆ گەلی پیرۆزی خوددا ئاشکراکرا. پلانی خوددا ئەوەیە کە دەوڵەمەندی شکۆی نهێنیەکە بۆ گەلی خوددا لە نێو نەتەوەکاندا ئاشکرا بکات. نهێنیەکەش ئەوەیە کە مەسیح لە ناوتاندایە، ئەمەش هیوای شکۆدار بوونە. ئێمە ئەو ڕادەگەیەنین، هەموو کەسێک ئاگادار دەکەینەوە و بەو پەڕی داناییەوە فێریان دەکەین، بۆ ئەوەی بتوانین هەر یەکێکیان وەک کەسێکی پێگەیشت و بە یەکبوون لەگەڵ مەسیحدا بهێنینە بەردەم خوددا. بۆ ئەمەش ماندوو دەبم و تێدەکۆشم بە گوێرەی کارەکەی کە بەهێزەوە لە مندا کار دەکات. بەشی دووەم. دەمەوێ بزانن چ خەباتێک دەکەم بۆ ئێوە و ئەوانەی لە شاری لاودیکیان و هەموو ئەوانەی ڕوبەڕوو منیان نەبینیوە، تاکو ورەیان بەرز بێتەوە و لە خۆشەویستیدا یەک بگرن بۆ ئەو پەڕی دەوڵەمەندی لە تێگەیشتنی تەواو، تاکو نهێنی خوددا بناسین، واتە مەسیح، کە لە ئەودا هەموو گەنجینەی دانایی و زانیاری شاردراوەتەوە. ئەمە دەڵێم تاکو کەس بە قسەی لووس چەواشەتان نەکات، هەرچەندە بەجەستە لەلاتان نیم، بەڵام بەڕۆح لەگەڵتانم. دڵشادم کاتێک کە ڕێکی و چەسپاوی باوەڕتان بە مەسیح دەبینم. تەواوەتی مەسیح. ئیتر هەروەک چۆن عیسای مەسیحتان بە پەروەردگاری خۆتان وەرگرتووە، بە یەکبوون لەگەڵ ئەو بەردەوام بن لە ژیان، لە ئەودا ڕەگدا بکوتن و خۆتان بنیاد بنێن، وەک فێربوون چەسپاو بن لە باوەڕدا، هەروەها با دڵتان پڕ لە سوپاسگوزاری بێت. ئاگادار بن کەس بە فەلسەفەی پوچ و هەڵخەڵەتێنەر دیلتان نەکات کە پشت بە نەریتی خەڵک و بنەما بنەڕەتیەکانی جیهان دەبەستێت، نەک بە مەسیح. خوددا بە هەموو پڕی خۆی لە جەستەی مەسیحدا نیشتەجێ بووە، ئێوەش بە یەکبوون لەگەڵ مەسیحدا پڕبوون لە خوددا. مەسیح سەری هەموو سەرۆکایەتی و دەسەڵاتێکە، هەروەها بە یەکبوونتان لەگەڵ مەسیحدا ئێوە خەتەنەیەک کراون کە بەدەستی مرۆڤ ناکرێت. پێشتر تەواوی سروشتە گوناهبارەکەتان لەلایەن جەستەوە بەڕێوە دەبردرا، بەڵام کاتێک ئێوە لەلایەن مەسیحەوە خەتەنەکران، سروشتە گوناهبارەکە داماڵرا. لە کاتی لە ئاو هەڵکێشانتان لەگەڵ ئەودا نێژران، لەگەڵ ئەویش هەستانەوە بەهۆی باوەڕتان بە توانای خوددا
کە لە نێو مردووان هەڵیستاندەوە. ئێوەش کە بەهۆی گوناه و خەتەنە نەکردنی جەستەتان مردبوون، خوددا لەگەڵ مەسیحدا زیندوی کردنەوە، لە هەموو گوناهەکانمان خۆش بوو. ئەو تۆمارە یاساییەی سڕیەوە کە ئێمەی پێگوناهبار ببووین و لە دژمان بوو، هەڵی گرت و بە خاچەوە بزمارکوتی کرد، سەرۆکەکان و دەسەڵاتدارانی چەک کرد و بە ئاشکرا کردنیە پەند و لە خاچدا بەسەریاندا زاڵ بوو. بۆیە با کەس لە خواردن و خواردنەوە یان لەبارەی جەژن یان ئاهەنگی دەستپێکی مانگ یان شەممە حکمتان نەدات. ئەمانە سێبەری داهاتوون، بەڵام ڕاستیەکە لە مەسیحدایە. مەهێڵن ئەوانەی کە حەز دەکەن خۆیان بە درۆ نزم بکەنەوە و فریشتەکان بپەرستن لە خەڵاتەکە بێبەشتان بکەن. ئەو جۆرە کەسانە زۆر بەوردی باسی ئەو شتانە دەکەن کە بینیویانە. لە خۆبایی بوون بەو بیرۆکە پوچە دنیاییانەی کە لە مێشکیاندایە. ئەم جۆرە کەسانە دەست بە مەسیحەوە ناگرن، ئەوەی کە سەری تەواوی جەستەیە و بەهۆیەوە هەموو جەستەکە هێز وەردەگرێت. لە ڕێگەی جومگە و بەستەرەکانەوە بە یەکتر بەستراونەتەوە بەو شێوەیەی کە خوددا دەیەوێت گەشە دەکات. لەبەر ئەوەی ئێوە سەبارەت بە بنەماکانی جیهان لەگەڵ مەسیحدا مردن، بۆچی وەک ئەوەی لە جیهاندا بژین ملکەچی ئەم ئەرکانە دەبن؟ مەیگرە، تامی مەکە، دەستی لێمەدە. ئەمانە هەمویان ئەرکی تایبەتن بەو شتانەی کە لە ناو دەچن. تەنها چەند یاسا و فێرکردنێکن کە خەڵک دایناون. بەڕواڵەت شێوەی داناییان هەیە لە پەرستنی هەڵبەسترا و خۆ دەرخستن بە بێفیزی و توندوتیژی جەستە، بەڵام ئەوانە لە دامرکاندنەوەی هەوەسەکانی جەستە کاریگەریان نییە. بەشی سێیەم: باوەڕدار و مەسیح. لەبەر ئەوەی ئێوە لەگەڵ مەسیحدا هەستێنرانەوە، کەواتە بۆ ئەو شتانەی سەرەوە کۆشش بکەن، لەوێ مەسیح لە دەستەڕاستی خوددا دانیشتووە. بایەخ بەو شتانەی سەرەوە بدەن، نەک ئەوانەی لەسەر زەوین، چونکە ئێوە مردن، ژیانیشتان لەگەڵ مەسیح لە خوددادا شاردراوەتەوە. کاتێک مەسیح دەردەکەوێت کە ژیانتانە، ئەوسا ئێوەش لەگەڵیدا لە شکۆمەندیدا دەردەکەون. کەواتە ئارەزووە دنیاییەکانتان بمرێنن: داوێن پیسی، گڵاوی، هەوەسبازی، ئارەزووی خراپ، چاوبرسیەتی کە جۆرێکە لە بتپەرستی، چونکە بەهۆیانەوە تووڕەیی خوددا دێتە سەر یاخی بووان. ئێوەش جاران ئاوا هەڵسوکەوتتان دەکرد کاتێک تێیاندا دەژیان. بەڵام ئێستا هەموو ئەوانە فڕێ بدەن: هەڵچوون، تووڕەیی، قین، بوختان، قسەی ناشیرین لە زارتان. لەگەڵ یەکتری درۆ مەکەن، چونکە مرۆڤە کۆنەکە و کردەوەکانتان داکەندووە و مرۆڤێکی نوێتان لەبەر کردووە، ئەوەی بە گوێرەی وێنەی بەدیهێنەرەکەی بەناسینی نوێ بووەتەوە. لەوێدا جوولەکە و ناجوولەکە نییە، خەتەنەکرا و خەتەنە نەکراو، بەربەری و سکیسی، کۆی لەو ئازاد نییە، بەڵکو مەسیح هەموو شتێکە و لە هەمووتاندایە. باوەڕدار و کڵێسا. بۆیە ئێوە کە گەلی پیرۆز و خۆشەویست و هەڵبژێردراوی خوددان، میهرەبانی و نیانی و بێفیزی و دڵنەرمی و ئارامگرتن لەبەر بکەن. بەرگەی یەکتری بگرن. ئەگەر یەکێک سکاڵای لەسەر یەکێک هەبوو، گەردنی یەکتری ئازاد بکەن. وەک مەسیحی باڵا دەست لێتان خۆش بوو، ئێوەش لێیان خۆش بن. لە سەرووی هەموو ئەمانەشەوە خۆشەویستی لەبەر بکەن کە لە یەکیەتیەکی تەواودا هەمویان دەبەستێتەوە. با ئاشتی مەسیح حکمی دڵتان بکات، چونکە وەکو ئەندامانی جەستەیەک بۆ ئاشتی بانگکران. هەروەها سوپاسگوزار بن. با پەیامی مەسیح بە دەوڵەمەندی لە ئێوەدا نیشتەجێ بێت، بەو پەڕی دانایی یەکتری فێر بکەن و ئاگادار بکەنەوە. بە زەبور و سرود و گۆرانی ڕۆحی بە سوپاسگوزاری لە دڵتاندا گۆرانی بۆ خوددا بڵێن. هەر شتێک دەڵێن و دەیکەن
هەمووی بە ناوی عیسای خاوەن شکۆوە بیکەن، لە ڕێگەی عیساوە سوپاسی خودای باوک بکەن. باوەڕدار و خێزان. ئەی ژنەکان، ملکەچی مێردەکانتان بن، وەک لە شوێن کەوتووی مەسیح دەوەشێتەوە. ئەی مێردەکان، ژنەکانتان خۆش بوێ، لەگەڵیان ڕق مەبن. ئەی منداڵان، لە هەموو شتێکدا گوێڕایەڵی دایک و باوکتان بن، چونکە ئەمە جێگەی ڕەزامەندی مەسیحی خاوەن شکۆیە. ئەی باوکەکان، منداڵەکانتان تووڕە مەکەن، نەوەک نائومێد بن. باوەڕدار و کارکردن. ئەی کۆیلەکان، لە هەموو شتێکدا گوێڕایەڵی گەورەکانی ئەم جیهانەتان بن، نەک تەنها ئەو کاتەی کە چاودێریتان دەکەن بۆ ئەوەی لێتان ڕازی بن، بەڵکو دڵسۆزانە، چونکە ئێوە لە مەسیحی گەورەکەتان دەترسن. هەرچیەک دەکەن بەدڵ بیکەن، وەک بۆ مەسیح بێت، نەک بۆ خەڵکی. بزانن لەلایەن مەسیحەوە پاداشتی میرات وەردەگرن، چونکە خزمەتی مەسیحی خاوەن شکۆ دەکەن. بەڵام ئەوەی کاری خراپ بکات، سزای خراپەی خۆی وەردەگرێت، خوددا لایەنگری ناکات. بەشی چوارەم. ئەی گەورەکان، لەگەڵ کۆیلەکان بە دادپەروەری و یەکسانی هەڵس و کەوت بکەن، چونکە دەزانن ئێوەش گەورەتان هەیە لە ئاسمان. هاندان بۆ نوێژکردن. پەیوەست بن بە نوێژکردنەوە، بە سوپاسەوە ئێشکی لێ بگرن، بۆ ئێمەش نوێژ بکەن کە خوددا دەرگایەکمان بۆ بکاتەوە بۆ پەیامەکە، بۆ ئەوەی نهێنی مەسیح ڕابگەیەنین. هەر لەبەر ئەمەش گیراوم. هەروەها نوێژ بکەن بۆ ئەوەی وەک پێویستە بەڕوونی پەیامەکە ڕابگەیەنم. بەدانایی لەگەڵ ئەوانەی دەرەوە ڕەفتار بکەن، کات بقۆزنەوە. با قسەتان هەردەم پڕ بێت لە نیعمەت، بەخوێ سوێرکرابێت، تاکو بزانن چۆن پێویستە وەڵامی هەر کەسێک بدەنەوە. سڵاوی کۆتایی. تیخیکۆس هەموو هەواڵێکی منتان دەداتێ، برایەکی خۆشەویست و خزمەتکارێکی دڵسۆز و هاوکاری ئێمەیە لە خزمەتکردنی مەسیحی باڵا دەستدا، بە تایبەتی بۆ ئەوە ناردمەلاتان کە هەواڵی ئێمە بزانن و ورەتان بەرز بکاتەوە. ئەو لەگەڵ ئۆنسیمۆسی برای خۆشەویست و دڵسۆز ئەوەی لە خۆتانە هەواڵی هەموو شتێکی ئێرەتان دەدەنێ. ئەریستارخۆسی هاوڕێی بەندیەتیم سڵاوتان لێ دەکات. مەرقۆسی ئامۆزای بەرناباسیش دەربارەی ئەو ڕاستپاردەتان وەرگرتووە، ئەگەر هاتەلاتان پێشوازی لێ بکەن. هەروەها عیسا کە بە یوستۆس ناو دەبردرێت، ئەویش سڵاوی بۆتان هەیە. تەنها ئەمانە لە نێو هاوکارانم بۆ شانشینی خوددا لە جوولەکەکانن، ئەوانەی بوونە هاندەرم. ئەپەفراسی بەندەی عیسای مەسیح، ئەویش لە خۆتانە و سڵاوتان لێ دەکات، هەردەم لە نوێژەکانیدا لە پێناوتاندا تێدەکۆشێت، تاکو لە تەواویدا بچەسپێن و تەواو دڵنیابن لە هەموو خواستی خوددا. شایەتی بۆ دەدەم کە زۆر ماندوو دەبێت بۆ ئێوە و ئەوانەی لە شارەکانی لاودیکیان و هیراپۆلیسن. لۆقای پزیشکی خۆشەویست و دیماس سڵاوتان لێ دەکەن. سڵاو بکەن لە خوشکان و برایانی لاودیکیا و نیمفاس و ئەو کڵێسایەی لە ماڵەکەیەتی. کاتێک ئەم نامەیەتان بۆ خوێنرایەوە، وا بکەن لە کڵێسای لاودیکیەکانیش بخوێنرێتەوە. ئەوەی هی لاودیکیاشە ئێوە بیخوێننەوە. بە ئەرخیپۆس بڵێن سەری ئەو خزمەتە بکە کە لە مەسیحی باڵا دەستەوە وەردگرتووە، تاکو تەواوی بکەیت. من پۆڵسم، سڵاوەکە دەستخەتی خۆمە. یادی کۆتەکانم بکەن. نیعمەت لەگەڵتان بێت.